بەڵێ دێنەوە ناو پرۆگرام و بەردەوامە بین لەگەڵتانە دەمانوێت ئەم بابەتی دیکە کە هەمانە میوانێکیشمان لەگەڵ ئامادا بێت کە میوانەکەمان لە دهۆکەوە لەگەڵمانە سەبارەت بە کاری خۆبەخشی وەگەرگیدان بە کاری خۆبەخشی بکەین بەڵام زیاتر جگە لەوەش باس لە پەیوەندیەکانی دەستگای نێودەوڵەتی پێشمەرگە کە سەبارەت بە پەیوەندیەکانی دەستگای نێودەوڵەتی پێشمەرگەش قساکەین کە هێویدار یونس خۆی بەرپرسی پەیوەندیەکانی دەستگای نێودەوڵەتی پێشمەرگە لەگەڵمانە ئەم بەیانی ئەگەر کاکی هێویدار گوێبیستی ئێمە بێت و لەگەڵمان بێت بەیانیت باش کاکی هێویدار بۆ هیوایەکە باش بیت و تەندروست بیت جار پێش هەموو شتێک با بزانین کار و چالاکیەکانی پەیوەندیەکانی دەستگای نێودەوڵەتی پێشمەرگە چییە کەمێک باسی دەستگاکەمان بۆ بکەیت. بەڵێ زۆر سپاسدانەکەینەوە بەیانیە کوردستانیان باش بێت سپێدەهیا خەڵکی کوردستانە باش بێت سلااف لە پێشمەرگێن قارەمان بن سلااف لە ماڵباتن سەربەرزێن شەهیدان بن طبعا دەستگای نێودەوڵەتی پێشمەرگە بۆ کاری مرۆیی هەم بخوا دەستگای نێودەوڵەتی پێشمەرگە پێکاتەین وی دەستگای کەسوکارن سەربەرزێن شەهیدانن و پێشمەرگە و نەوەی ئەمفاڵ و زیندانیان سیاسی دناوە دەستگای نێودەوڵەتی پێشمەرگە بۆ کاری مرۆییدا کە خۆبەخش و خۆنەویستانە خزمەت بەوێ خاکا پیرۆزا کوردستانێتکەن. طبعا بخوا دەستکەفتێکە هەرا مەزنە لە چوارچێوەی دەستکەفتێکی هەری مەزنە بۆ هەر چوار پارچەی کوردستانێ و دەستگایەکی نێودەوڵەتی پێشمەرگە هەبێت لە ژێر کارێ مرۆڤایەتیدا خزمەت بە مرۆڤایەتی بکە لە ژێر ناوێ شکۆی پیرۆزی پێشمەرگە. بەڵێ لەسەر چەند تەوەرەکن جودا دەستگای نێودەوڵەتی پێشمەرگە بۆ کارێ مرۆیی ڕادوەستێت لەسەر کارێن پیشەیی لەسەر کارێن وەرزشی لەسەر کارێ تەندروستی لەسەر کارێ ڕەوشنبیری و لەسەر کارێ خۆڵ و پێگەیاندن ئیشاءالله هەم لەسەروان کارێن پرانیاوێش لای ئەکادمی و خزمەتکردن بە پێشمەرگە و خانەوادەیان سەربەرزێن شەهیدان و بەردەوابوونە بەردەوامی تێپێ دەدان. بەڵێ کاکی هێویدار دەستگاکە دەستگایەکی نێودەوڵەتیە کار و چالاکیەکانتان لە دەرەوە بە چ شێوەیەکە؟ بەڵێ بە حکمی ئەوەیە دەستگای نێودەوڵەتی پێشمەرگە کو هەم لەسەر ئاستێ لۆکاڵی و سەر ئاستێ نێودەوڵەتی ئایل سەر ئاستی نێودەوڵەتی ئەو کار و چالاکیت ئەنجام دەدرێت چینە بە چی دەبێتەوە. طبعا دەستگای نێودەوڵەتی پێشمەرگە مەرەم پێ ئەوە کو بۆچی نێودەوڵەتی کراوە لەوێدا و ڕاکێشانی ئەو ڕێکخراوێن بیانی کو ئاشنە نەبوونە بوو سەرانسەری لە کوردستاندا بشێنوان ڕێکخراوانە ڕابکێشی ناوە هەرێما کوردستانێدا کو خزمەت بکەت بە کەسوکارن سەربەرزێ شەهیدان تایبەت لە ژێر ناوە شکۆی پیرۆزی پێشمەرگە کو ئەو هاوکاریانێت بگەهنە ناوە هەرێما کوردستانێدا بگەهنە وڵاتێمە. طبعا بە حکمی ئەوە لە ژێر ناوە شکۆی پیرۆزی پێشمەرگە 70% خزمەتگوزاری 70% بۆ ئەم برا پێشمەرگە و کەسوکارن سەربەرزی شەهیدان بەڵام ناو بەناویش هەم کەسانی کێم دەرامەت و هەژاریش وەرگرێتەوە چونکە ئەوانیش هەمان کەسوکارن وڵاتێمەنە. بەڵێ کاکی هێویدار ئەو چالاکیانەی کە ئەنجامی ئەدەن خۆیان لە چی ئەبیننەوە؟ بەڵێ طبعا ئێمە هەم لە سەرەتای دروستبوونمان لە 25/11/2018 لە کوردستانەوە ئێمە لە سەرانسەری هەرێمی کوردستان 14 ئۆفیسمان هەیە هەر لە زاخۆ تا خانەقینەوە بە حکمی ئەوە ئێمە هەموو کەسوکارین ئەو بنەماڵی سەربەرزی شەهیدانی لە ناوە دەستگای نێودەوڵەتی پێشمەرگە بۆ کاری مرۆییدا. طبعا ئێمە بە خۆشحاڵ دەزانی سەربەست دەزانینەوە چونکە ئێمە خزمەتێکی دەکەینەوە لە ڕووی وجدانەوە لە ڕووی دەروونەوە ئێمەت ئارامین چونکە کەسوکاری ئەو وڵاتینە لە ناوە دەستگای نێودەوڵەتی پێشمەرگەدا کوشیایە بۆمەوەی 4 ساڵانە کە خۆبەخش و خۆنەویستانە لە سەرانسەری هەرێمی کوردستان خزمەت بەو چینە بکەین کو ئەویش پیرۆزیین وڵاتێمەنە کو ئەویش پێشمەرگین قارەمانە ئەویش کەسوکارن سەربەرزی شەهیدانە و کەسانی کێم دەرامەتن وی وڵاتیدا بەبێ فەرق و جیاوازی بەبێ ئینتیمایەن حزبی وڵایەنێن جودا جودا چونکە خوا بخوادا کە چاوە پێشمەرگەی کوردستان پاراستیە هەمان ڕێچک و ڕێبازە دەستگای نێودەوڵەتی پێشمەرگەوە بیە بێ جیاوازی خزمەت بە هەر تاکێکی کورد بکات لە هەر جهەکێ وی وڵاتی بتویان هەر جهەکێ دیکەی سەرانسەری هەرێما کوردستانێ بێت.
باشە کاگی بدار ئەوانی کە بیانەوێت لەگەڵ ئێوە هاوکار بن وەکو خۆبەخش چۆن ئەتوانن پەیوەندیتان پێ بکەن ئایا بۆ هەموو کەسێک ئەتوانێت پەیوەندیتان پێ بکات و لەگەڵتان وەکو تیم کار بکات؟ طبعا دەستگانی دەوڵەتی پێشمەرگە بۆ کاری مرۆڤی بە حکمی ئەوەیە کە ئەو کەسێ ناوە دەستگایدا پێشمەرگە و کەسوکاری شەهیدان و نەوەی ئەنفاڵ و زیندانیان سیاسینە طبعا فورمێکی تایبەت هەیە دناوە دەستگانی دەوڵەتی پێشمەرگەدا پێ دەدرێت لەو فورمەدا لە سەرۆکی دەستگانی دەوڵەتی پێشمەرگە کاکرزگاری شێخ عەلیەوە لەو حالەتەشدا هەمان دەستەی گشتی هەرێمی کوردستانمان هەیە بوومەوەی هەفتەیەکی دوو هەفتەیە وەڵامی ئەو بەڕێزە دەدرێتەوە کو ئەوانەی لای هەم لای خزمەتکردنێ بەش لای کارên پێویست دناوە دەستگای تا چەند ڕادەیەکی بشی دناوە دەستگایدا چکە دەستگای دەوڵەتی پێشمەرگە دەستگایەکی پێگەیاندنە بووە دەرگایەک بۆ سەدان هزاران کوڕ و گەنجên vî وڵاتیدا ku xwetê da rêk bixin bişê xizmeta vî welatî bikin bi karê xwebexşane. Taban di vî haletî da heman eger li Kurdistanê da taybet dewrekî keltûrî xwebexşî demokratî li çarçîwê xwebexşî nebit û perey pê nediret te'kîdim dorê întimayên hizbî û siyasî من تأكيد الجنابات كل في شاشة بيروس يا جنابي حكر في حالتي دا دبيت روخانا دروني هزاران جنجال كردستان دبيت ام بتر پیرو پروگرامین هم خوب بخشیدن و کردستان دا پتر اکتیو بکی بشین او کسان لجیر حزوان به هزران تواتی بنیان هزرکان اجتماعی دناوا وی ولاتی دا هبت لناوا دزگانی دولتی پیشمرگه دا درگاه والیه بشین او کسان کو سود لیور بگیرن بشین خدمتا کسو کارین سربرز شهیدان و برا پیشمرگه و خاک و ولاتون اجتماعی خویان بکنه ولناوا دزگای دا باش ئێوە زیاتر سەرنجتان لەسەر کاری خۆبەخشیەوە باسی دەستگاکەتان کرد کە بە شێوەیەکی بەرچاو بە کاری خۆبەخشی دەچێتە پێشەوە دەبێت گرنگی ئەو کاری خۆبەخشیە لەناو ئەم دەستگایە بزانین چییە؟ طبعا گرنگی کار خوبخشی لناو دزگانی دولتی پیشمرگه اوه بویه که صدان هزاران گنج لناو ولات کردستان دا لناو او کسوکارن پیشمرگه و کسوکارن سربرزن شهیدان هبینه در ناف کفته بی در چوین هزاران زانکو بینه که درفت یا درفت بنات بی رخصاندنه بشین دوره که خوی بالا و کاریگر لناو حرما کردستان ببینن تایبت او بیا که کار خوبخشی کاره که پیروز همش لای اخلاقی و لای دیانی و لای نتواتی و پرای دوید پی بدریت و بی حالتی داو و طبعا کم کرنا هر ولاته که تایبت و ولاتن در و بی حالتی دا دو ولاته که دموکراسی دا پتر پر به کار خوبخشی بدریت تایبت ناوا هرما کردستان دا بشین افکر و گنجانه دوره که خوی بالا و کاریگر ببینن تنها وی حالتی دا کو چاف لهنده نبن یان چند امتیازات که مانگانا یان موچه که سر مانگانه پی بیت دانه امش کسو کارن وی ولاتینه چون که ولات ما پیروزه به هزاران صدان خوینا قهرمان مل سر وی عردر نشتیه دناوا دزگای دا حضر کرن آنکو انتمایی کرن حضر نتوایتی او کرو گنجانه بشین دوره که کاریگر تیدا ببینو و صاحشت والایه طبعا او حضر خدمت کرنه و ریک به و پیروزی وی کردستانی و باوری به هی دزگانی دولتی پیشمرگه بشانازی و ده پیشوازی الوان کسو کار خوکت چون که امید ناو ولاته که داد جین کناوی کردستانه بله زور سپاس دکن هیویدار یونس برپرسی پیوندیکانی دزگانی دولتی پیشمرگه هم بیانی لگل من بیت بله بله زور سپاس لکوتای قسەکانی خوشم دا طبعا من چند داواکاریه کم هیا هکر به رخصتی جنابت بیته ولو حالت دا او داواکاریه نیمه تایبت داوا بله داوا لوزارت حکومتی حریم کردستان دا کینه و هم لسروکایتی حریم و لهمو دامو دزگاه کنی حزبی حکومیه و هم چاوکی هم
چاوکی جوانتر سیری او برا پیشمرگین شاخ و دیرین بکنه ولی ناو حریم کردستان یا برا بودجه کی تایبت بود دابین بکن وی حالتی دا بشن جیان خو او مای چونکه اوانه دوین خباتیان کردی ده امرویان درستی کردی دبیت اوانا حتما لبیل نکریتوا طبعا دواکاری دوامش ببوره و هر چند دو سه دقیقه دی کجلکات دگرم و دواکاری دوامش و هوادارم لحکومت هرمی کردستان سپاس دکین چونکه کاتمان اونده نماوه فرمو باشه هر بکرتی بله دول حکومتی هرمی کردستان دگیم پتر پال پشت و پشتیوانی دستگاهی دولتی پیشمرگه بند چونکه اوانه سرمایه کردستانن و دواکاری سیمیشه و هم لشاشه ایوی برستان داوا پارلمانی حکومتی هرمی کردستان کینه و چونکه لسال رابوری دا 132,000 امضا مانکو کردوتا و دامانت دستی پارلمانی هرمی کردستان هوادارم هم سروکی هرمیش به فرمانده گشتی پیشمرگه هرمی کردستان دا دابین کردنی روژین اجتماعی پیشمرگه بله زۆر سپاس دەکەین جا خوشادنی کی تایبە لێم بکەن کۆ پێشمەرگەی ڕۆژ نیشتیمانی خۆیان هەبێت زۆر سپاس سەرفراز دەبن هیوای سپاس دەکەین